سوێن بە خوای گەورە بە خاکی کوردستان بە خوێنی شەهیدان بە گشت پیرۆزیەکانم. ثم قال والذي نفسي بيده او جاء في عمر خوار صلى سوين دي خوار فرمي سوين بوي كنفسي مني بدسته في عمر صلى الله عليه وسلم اواز سوين دي بخوا دخوارت نيدي فرمو بشرف بناموس بسري باب بكردستان بخويني شهيدان بنازانم چی او شتانه دروز نیه برا تێگەیشتی کوردستانی خۆت خۆش بوێت هەر کەسێک بە حەق شەهید بوو بێ ڕێزی لێ بگرا و بابی خۆت بەلاوە بەڕێز بێت سەری بابت بەڵامی ئەوە نیە سوێندی پێ بخۆیت. پێغەمبەری خوا عەلەیهی سەلام دەفەرمێ من حەلەفە بغەیری الله فقد کەفەر ئەو ئەشرەک هەر کەسێ سوێند بە غەیری خوا بخوا و کوفری کردووە شەریکی بە خوا داناوە نابێت دروست نییە. بەڵام هەندێک کەسێ دەیانەوێت شتەکەت لێ بسوڕێنن کە کتت دروست نییە ئەها بابەوە دوژمنی کوردستانە جا من دەڵێم بەسەری بابیشم دروست نییە خۆ دژمنی بابی خۆم نیم دەڵێم بە شەڕەفی خۆشم دروست نییە خۆ دژمنی شەڕەفی خۆم نیم کەواتە شتەکان با نەشێوێندرێن دروست نییە بە غەیری خوا سوێن بە هیچ شتێک بخورێت. خوای گەورە معەظەمە و گەورەیە سوێن بەو عەظیمە دەخورێ بەس. پێغەمبەری خوا عەلەیهی سەلام سوێندی بەخوا خوارد